خۆشەویستانی کورسات دیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. کۆمەڵێک بابەتی جیاجیا هەیەمانەوێ ئەم شەو گفتوگۆی لەبارەوە بکەین. بڕیار بوو ئەمڕۆ دەی شەش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بێ، بەڵام هەڵبژاردن ئەنجام نەدرا و دۆخەکارەوە بەستووی ماوەتەوە. کێ زیانی کرد لەو بابەتە یەکێتی بۆ سوور بوو لەسەر دەی شەش و 2000 کێ هەڵبژارنەکەی دواخست. پێشمەرگە و هێزەمنیەکان بۆچی خراونەتە ناو مزایەدە و ململانەی سیاسیەوە وەکو دەوترێت خەریکە حەچی هەیە لە هەرێمی کوردستان بە قوربانی یەک کەس بکرێت بۆ ئەوی لە پۆستەکەیدا بمێنێتەوە. ئایا ئەمە پرسێکی نیشتیمانی و نەتەوەییە؟ ئایا ئەمە شەڕێکی نیشتیمانی و نەتەوە هەیە یاخۆت ئەوەیە هێز و دەسەڵات بۆ بەکارهێنان و بۆ خزمەتکردنی تاکە شەخص؟ هەموو ئەم شەو لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوە کرێ بە میوانداری بەڕێز سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. کاک سەرکۆ سڵاو لێوێ. بەڕێستانیەکێکی لە پەرلەمانتارەکانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەبوو ئەم ساتانە ئێستا ئێمە ڕووماڵی ئەوە بکەین کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەو شێوە بوو ئەمڕۆژ لە سۆشیاڵ میدیا تعلیق و تەنز زۆر لە یەکێتی درا. ئێوە بۆچی یان دۆخەکە بۆ گەیشت ئەمڕۆ ئاوا بە ئاسایی و سادە تێپەڕێت؟ سپاس بۆ جەناب بۆ بینەرانی کەناڵی کوردستان. لە حەقیقەتە ئێمە دوای ئەوەی کە لە ساڵی 92 پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی کرد و لە خەڵکی هەرێمی کوردستان دەنگی پێدا، دواتر خۆمان بینیمان لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەستێکێتیەوە بۆ توانی خزمەتێکی ئەجگار خەڵکی کوردستان بکەوە بتوانێت لەو کاتانەی کە هیچ نەنەوت هەبوو نە دەواازە سنووریەکان هەبوو توانی موچە خۆرام کات. دواتر بینیمان پارتی دیموکراتی کوردستان کە لایەنێکی ئەساسی بوو لە حکومڕانی بینیمان کە بۆ هۆیەوەی کە شەڕی ناوخۆ و پرۆسێسی دیموکراسی لە هەرێمی کوردستانە بۆ ماوەیەکی دوور و درێژ لە کار کەوت و چەک لە شوێنی دەنگدان سندوقی دەنگدان جێگەی گرتەوە و هێنانی هێزی دەرەکی و لایەنەکان ئەوانەی کە بۆ یەکلاییکردنەوەی کێشەکان یا ململانیە سیاسیەکان بەکارهێنرا و پرۆسەی هەڵبژاردن و پەرلەمانی کوردستان بە شێوازێکی ناتەندروستە تێپەڕی تاکوی کە بینیمان لە ساڵی دواوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەراتی سەرۆک مامجال ئامادەیەوە بوو کە حکوومەتەکەی خۆی کابینەی ئیدارەی سلێمانی تێکەڵ بە کابینەکەی هەولێر بکرێتەوە لە پێناوی کە خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان خاوەنی یەک حکوومەت و یەک پەرلەمان بێت و بینیمان دواتر قوربانیەکی گەورە بوو بۆ حکومڕانی و بۆ تاریخی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە پێناو خەڵکایەکێتی ئامادە بوو دەسەڵاتی سیاسی و حکومڕانی خۆی کات تێکەڵ کاتەوە بکرێتە حکوومەتێکی یەکگرتو. بەڵام بەداخەوە دوایەوەی کە بینیمان لە دوای 2005 بۆ 2009 هەڵبژاردن کراوە، دواتر 2009 بە هەمان شێوە بەردەوام بوو تا 2013. دوای 2013 یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە لیستی جیاواز بەشداری کرد لە هەڵبژاردنەوە لە هەڵبژاردنەکانە بینیمان ئێمە 18 کورسیمان هێنا و ئەو کاتە پارتی دیموکراتی کوردستان کە دەستی گرتبوو بەسەر کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانە و دەستی کردبوو بەسەر هەموو جونگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە توانی ئەو دیزاینەی کە خۆی داینابوو بۆ حکومڕانی بتوانێت زۆرینەیەک بەدەست بێنێ لە ڕێگەی کۆمیسیۆن و لە ڕێگەی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کردی و یەکێتی 18 کورسیێنە پارتی سیوەشت. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی بەوە بوو کە جارێکی کەن دەست نەباتەوە بۆ چەک، دەست نەباتەوە بۆ شەڕی ناوخۆ، دەست نەباتەوە بۆ ئەوەی کە قبوڵی ئەو نەتیجە دروستکراوەی کە تەزویرە زۆرەی کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان کرا قبوڵی کرد و دۆڕانەکەیشی قبوڵ کرد. دواتر بینیمان لە ساڵی 2018 بە هەمان شێوە کۆمیسیۆنی هەرێمی کوردستان پانۆرامە لەمێ سوورەکە بە جوانی لە لای هاوڵاتیان ڕوون بێ بۆچی گەشتی ئەم خاڵە. بەڵێ لە 2018 بە هەمان شێوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاستی تمۆحی خەباتەکەی نە قوربانیەکەی نە شەهیدەکەی نە ئەوەی کە لە شاخ بووە نە ئەوەی لە شار بووە. ئێمە خۆتەزانی لە پێشمەرگەیە کۆتا زۆرترین فەرماندە و سەرکردەمان لە شۆڕش و لە شاریشا شەهید بووە لە پاراستنی دەستکەوتەکانی حکومڕانیە. بینیمان 2018 بامان شێوەیەکێتی 21 کورسیەنە پارتی بەو شێوازەی کە بۆی ڕەخسا بوو بۆی لوا بوو دەستگرتن بەسەر ئیمکانیەتی
مادی و معنەوی هەرێمی کوردستان دەستگرتن بەسەر دامەزراوەکانی هەرێمی کوردستانە بینیمان گاندی بە 45 کورسی و 11 پێکهاتەی کە بۆ لە زێرەڤانیەوە دەنگیان پێدراوە ئەی خستە سەر پارسەنگی مێزی گفتوگۆکردنەکان و لەگەڵەوەشدا 2 کورسیکەیە بوو کە نزیکەی 58 کورسی پەرلەمانی بەدەستێنا و یەکێتی قبوڵی کرد. دواتر ئەم حەدەسانەی تر لە ناو یەکێتیا کە گۆڕانکاریانەی کە کرا و دواتر لە دوای کۆنگرەی 5ەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕابەرایەتی هەواڵ پافڵ جەلال تاڵەبانی بینیمان گۆڕانکاریێکی جەزری کرد دوایەوەی کە ئێمە 2 ساڵ لە ناو پەرلەمانی کوردستانە ساڵێک پێشەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان کۆتایی بێت ئێمە پرۆژە یاسامان تەقدیم کرد بۆ ناو پەرلەمان و بووە لەگەڵ هەر چوار لایەنە سەرەکیەکە بە معارەزەکانتەوە بە یەکگرتو بە کۆمەڵی دادگەری بە نەوەی نوێ و بەشێکی گۆڕان یعنی لێرایڵم بەشێکی گۆڕان و 3 پەرلەمانتاری سربەخۆشمانە بوو ئەمانە هەمووی یەک ڕوئیاویەک دیدیان هەبوو کە بتوانن هەڵبژاردن کرێت بە شێوازێک بێ چواربازنەی بێت و پێکهاتەکان بە شێوازێک بێ کە نەیەکێتی بتوانێت تەحەکوم کا بەوەی کە نوێنەری پێکهاتەکان دابنە نەپارتی بەو شێوازێک کە لە لیژنەی پەرلەمانەکانیشە وەکو پارتیەک زیاتر کاریانە کرد ئەمە بووە هۆی ئەمەی بوو بە چەقبەستوێکی گەورە و بینیمان لە کۆبوونە 22 پێنجی ساڵی ڕابردووە پارتی دیموکراتی کوردستان دواوی کە ویستی بە شێوازێک لە شێوازەکان ئینقلاب کاتە سەر دامەزراوەی هەڵبژێراوی خەڵکی کوردستان و پەرلەمانی کوردستان بەڵام فراکسیۆنی یەکێتی ڕێگری کرد لەو هەوڵە و دواتر کەزانیمانەمان دایانەوێت دوایەوەی کە نەتوانرا زۆری نەبەدەست بێنێ نەتوانرا دەنگی زۆر باش بەدەست بێنێ و شتەکانیان هەمووی نایاسایی بوو یەکێتی ڕێکارێکی کەی گرتە بەر بۆی کە بە ڕێکارێکی کە هەموو لایەنەکان یەکێتیش و پارتیش حەجمێکی حەقیقی خۆی هەبێ و بتوان نوێنەرایەتی چەندی خەڵکی هەرێمی کوردستانەکەن ئەوانە نوێنەرایەتیکەن نەک بە شێوازێک کە کۆمیسیۆنەکەی خۆی بێت دامەزراوەکان بەکاری بێن ئەوە بوو کە بینیمان دادگای فیدراڵی داوامان قەید کرد لە دادگای فیدراڵی بۆی ئەمە کەیسەیەک لای کاتەوە خۆشبەختانە ئەوەی کە بینیمان پەرلەمانی کوردستان ئەو یاسایی کە بۆ درنکە هاتە سەر حەقیقەتی واقعەکەەوە بۆی ئەو گۆڕانکاریانەی کە هەمیشەیانەی کە ڕۆدا لە هەرێمی کوردستانە بە پێی خواستی خەڵک و لایەنەکان بێت و ئەوەی کە بزان خەڵک چۆن نوێنەرایەتی خۆی بکە ئەمە بووە هۆکاریەوەی کە پارتی دیموکراتی کوردستان ترسی گەورەی لە هەڵبژاردن بێ و خۆتەزانی موسسەی سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیرانیش بە هەمان شێوە لە دەستی ئەواندا بووە هۆکاریەوەی کە هەڵبژاردن تاخیر کرێ و خۆتەزانی لە پێناو ئەوەی کە هەڵبژاردن نەکرێت پارتی دیموکراتی کوردستان هۆکاری سەرەکی بوو سەردانی بەغدادی کرد سەردانی ئەو دادگایی کرد کە بە محکەمەی سەورەی دەزانی سەردانی ئەو لایەنە شیعانەیە کرد کە مامۆستایانی ناڕازی سەردانیانە کرد و بە جاش ناویان ناوزەندیانە کرد خۆیان چوونەوە بۆ لای و بۆەوەی بە شێوازێک بێت کە هەڵبژاردن تاخیر کرێت تەنها بتوان تاخیر کرێت ینی هۆکاری مەسەلەن مەبەستەوە بوو دەستشکاندنیەوەی یەکێتی بوو بۆی کە مەسەلەن بە بڕوای ئێمە هیچی نەبردوێتەوە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر دەی شەشە ئەم شەو لەسەر شاشەکانی کەناڵی کورسات و کەناڵەکانی کەوە ببینرا کە ڕێژەی دەنگدان و کورسیەکانی پەرلەمانی کوردستان دیاریەکرێ هەمان نەتیجا بێ کە لە مانگی دابێ یان لە مانگی نوێ ئەنجامەدرێت چونکە لە واقعی ئەو واقعی کە ئێستا لەو بەو یاسایی کە هەڵبژارد نەکرێت پارتی دیموکراتی کوردستان ئەگەر دۆڕانەکەی تەنها ئەوە کردووە تەخیری کردووە لە مانگی 6 بۆ 4 مانگیکە بۆ 3 مانگیکە بۆیە هیچ ئەم تەخیربوونە دادی نادا بەڵام ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی تەواوی پرینسیپی ئەساسیەکەیەوە بۆ کە باوەڕی بە دەستا و دەستکردنی دەسەڵاتێ باوەڕی بەوەیە کە دیموکراسی هەڵبژاردن کرێ و ئێمە لە ئەوڵی ڕۆژی لە 5 ئەمە 4 مەرسومی هەرێمی دەرەچێت بۆ دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەر 4 بڕوارەکە ئامادە بوو ئێستش ئامادە بن بۆ باسەکەن کە یەکێتی 2 ساڵ دوای خستووە هۆکار زانی چی لە حەقیقەتە ئەوەی کە من ئەو پانۆرامەوەی کە لە بەرنامەی پانۆراماکەی جەنابتا باسم کرد دەرخەری ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵێک پێش ئەوەی کە تەمەنی پەرلەمانی کوردستان کۆتایی بێت و درێژ بکرێتەوە یەکێتی پرۆژە یاسای تەقدیم کردو بۆی هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ بۆی بەشدار بن هەموو لایەنەکان و بە یاسایەک بێ کە لەگەڵ واقعی ئێستا هەرێمی کوردستانە بگونجێ یاسایەک نەبێت کە لە ساڵی 92 و یاسایەکیش نەبێت کە دەستەیەک دانرابوو بۆ
دیاریکردنی کورسی بۆ لایەنێک و لایەنێک کاتە زۆرینەیەک و بینیمان ئەم زۆرینەی کە لە پەرلەمانە بۆ هۆی چ ناهامەتی و دەردەسەریەک بۆ هەرێمی کوردستان لە دوای 2013ەوە کە پارتی دیموکراتی کوردستان زۆرینەی پەرلەمانی هەیە هەرێمی کوردستان تووشی قەیرانی داراییە بێت تووشی داخرانی دیپلۆماسیە بێت تووشی ئەوە بێت کە هەرێمی کوردستان و موچەخۆرانی تووشی لێبڕینی موچە دواکەوتنی موچە پاشەکەوتی موچە ئەمە هەمووی لەو سەردەمەوە دەست پێەکە کە تەوازنی هێز و هاوسەنگی هێز و واقعی دەنگدەری هەرێمی کوردستانەوەی کە دەنگی پێدا ئەوە نەبوو کە ئەژمێرا ئەمە بووە هۆکاریەوەی کە هەرێمی کوردستان بە دۆخێکی نەخوازرا و نالەبەرا بڕە و ئەم هەڵبژاردنە پارتی دیموکراتی کوردستان تێگا کە ئەو زۆرینە مزەیەفەی کە هەیبوو لە ڕێگەی کۆمیسیۆن و دامەزراوەکانیکەوە بەدەستێنا نایبێتەوە بۆیە هەر تۆمەتێبکە ئێمە دڵنەواییانەکەین دڵگەرمیانە لە دڵگەرمیانە لەوەیە کە واقعەکە و نەتیجەکەیان لایە بۆیە هەموو ئەم شتانە دواخستنی شەردایانە بەڵێ بە دواخستنی چەند مانگێک ئێمە 2 ساڵە پەرلەمانی کوردستان ئەوە سینۆ ئەبێتە 2 ساڵ بەسەرەوەی کە بەسەر تەمەنی پەرلەمانی کوردستانە یعنی ئەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 2010 لە سینۆ کراوە و لە 22 بکرا یعنی 2 ساڵ تێپەڕیوە بە شێوازێک بووە با 3 مانگیش کوردوەتەنیاڵە تەرەح بێت بۆی باشە پرۆسەکە دۆستەکانی ئێوە دۆستەکانی نیشتیمانی کوردستان پشتیان لێ ئەوە کرد پارتیان پێگرنگتر بوو یان تەنەزولاتی پارتی زۆر والله ئەگەر ئەوەی کە ئێمە داوای ڕاوای خەڵکی کوردستانمان کرد کاسەر کۆ با بە دوویەکە و پرسیارە بکەم ینی بەڕاستی ئەوەی پارتی ئێوە لە هەرێمی کوردستان ئەوە ئەگوزەرێ یان ئەوە جێبەجێ بێ یان دۆخەکە بە شێوەیەکی ترە شکلێن وا دەرێت بەس ئەگەر جەنابەت یارمەتیم بی بۆی بە واقعی بەشێکی هەیە کە پارتی دیموکراتی کوردستان بینیمان لە نەجەف و لە کەربەلا و هەتاکو و بەغداد و مووسڵ سەرەیەگرت بۆ ئەوەی کە تەنەزولات دەکات بۆ هەموو لایەنێکی شیعی سونی و دواتر بینیمان هەم سەردانی وڵاتی ئێرانی کرد و بە هەمان شێوە هەموو شتێکی ئامادەی تەنەزولات بوو لە بەرامبەرەوەی کە بەس ڕێنەکەوێت لەگەڵ یعنی ئەو دەستکەوتانەی کە خەڵکی کوردستان لە ڕێگەی یەکێتیوە بۆ یاسای هەڵبژاردن بەدەستی هێناوە کۆتایی پێبێنێت بینیمان تەنەزولاتەکانیان پێکرد وایان لێ کرد کە شانی ئەو ماچ بکات وایان لێ کرد هەموو داواکاری و داخوازیەکانی دوژمنەکانی دوێنیان بەدەست بێنێ و ئێمەش سراتەن مستەقیمێکمان وەرگرت بوو کە باوەڕمان بە بڕیارەکانی دادگا هەبوو بە بڕیارەکانی دادگای فیدراڵی کە بووە هۆکاریەوەی کە ئێستا موچەخۆرانی هەرێمی کوردستان دەتوانن جگە لە هێزە ئەمنیەکان کە ئەمەش هۆکارێکی ترە دواتر باسیەکەین بتوانن هەر لە ڕێگەی ئەم بڕیاری دادگای فیدراڵیەوە بوو ئێستا موچەخۆران 30 ڕۆژ جارێک مەدەنیەکان موچە وەرەگرن ئێمە ئەو لایەنەی کامو تەنەزولاتێکیان پێکرد بەڵام چیان بۆ کرا یانسە کورسەکە گەڕاوەتەوە بۆ پارتی کە بە حەقی خۆی بە باخی پشتەوەی حیزبەکەی خۆی زانی بەڵێ بۆی گەڕاوەتەوە نەخێر 5 کورسی پێکهاتەکان دراوە کە ئێمە لەگەڵ نوێنەرایەتی حەقیقی پێکهاتەکانن بەڵام دابەش کراوە و لە 5 کورسی کۆی گشتی دانراوە جاران ئێمە پەرلەمانی کوردستان ئێمە لەسەر 100 کەس 100 کورسی ململانیمان کرد ئێستا لەسەر 95 ئەمە خاڵی دووەمە کە هیچی بەدەستنێنەوە خاڵێکی سێم ئاساسیەکەی پارتی دیموکراتی کوردستان داوایە کرد کە بۆ نمونە 4 بازنەی نەبێ 1 بازنەی بێ ئەوە هیچی بۆ جێبەجێ نەکراوە یەکێکە لە خاڵە هەرە جەوهەری و ئاساسیەکانەوەیە کە لایەنە معارەزەکان و یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی کوردستانی باوەڕی بە کۆمیسیۆنەکەی بەغدا هەبوو بە کۆمیسیۆنەکەی هەرێمی کوردستان نەبوو ئێستا هەمان کۆمیسیۆن ئەبینین سەرپەرشتی هەڵبژاردنەکە ئەمە هەموو ئەو ئینجازانەیە کە لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ خەڵکی کوردستان و بۆ پرۆسەی دیموکراسی و نوێنەراتی حەقیقی هەرێمی کوردستانە دیاریکراوە هیچ یەکێک لەو داواکاریانەی یەکێتیان ئەوانەی کە پێداگیریە کرد لە بری لایەنە معارەزەکانیش لە بری هاوڵاتیەکی کە دەنگ نادا یان لە ماڵەوە یا بێلایەنە یان خۆڵەمێشیە
ئەم یەکێتی هات ئەم شەڕی کرد و شەڕەکەی بەڕاستی و ڕەوانی بردە سەر و تا کۆتایی بەرەو ڕووی پارتی وەستایەوە و خۆتەزانی وەستان و ستۆپی یەکێتی بەرامبەر پارتی ئەم نەتیجەکەیە کە تەنەزولاتی دنیایشی پێکرێت و هیچیشی نادرێت چەندها ئەوەنی ینی ئەو سوڕێنیە کە بازەوە بکە کە بڵێ ئەوەی پارتی بێ ئەوە جێبەجێەکە بینیمان ئەوەی کە من بۆ جەناتم شەرح کردەوەیە کە هیچ داواکاریەکی پارتی کە زەختێ کرد کەوانە جێبەجێ بکرێت هیچی باشە کاک سەرکۆ ئێستا چ شتێک لە استراتیجی هەرێمی کوردستان داماوە مامەڵی لەسەر بکرێ قسەی لەسەر بکرێ ینی باز لەوە کرێ هەندێک لەو چەند ڕۆژە مەسەلەن هەموو فشارێک پارتی دموکراتی کوردستان بۆمانەوە مسرور بارزانیە ینی بۆ ئەوەی لە حکومڕانی بمێنێتەوە لە دەستی ئەودا بمێنێتەوە تەنانەت هەموو موڤەکانی سەرۆکی هەرێمی کوردستانیش 2023 خزمەت یان ئەو سەبەتەی کە ئەوان ئەیانەوێت لە ڕاستیدا خۆتەزانی ئێستا شەڕیانە کرد لە پێناو مۆزوعی مەلەفی نەوتی بوو کە بینیمان ئێستا یەکێک لە هەرە کێشەکان ئێستا موچەخۆران و هێزە ئەمنیەکان و پێشمەرگە و پۆلیس و زێرەڤانی و پاراستن و دەستگای زانیاری گوێ لە دەنگی ئێمەیە 63 ڕۆژە موچەی موچەخۆران نەدراوە ئەمڕۆ بەشێکی سبەی بدرێت ئێمە لە مانگی سێوە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە بەڵام هەرێمی کوردستان بەرهەمهێنانی نەوتەکەی ڕۆژانە 350,000 بەرمیل نەوتە ئەپیکۆر کە یەکێکە لەو هەشت کۆمپانیانی کە بیانیەکانی کە بەشێکی لە 60 نەوتی هەرێمی کوردستان بەرهەمهێنەکە کە 250,000 بەرمیلی هەیە و خوڕمەڵیش دەبینین کە نزیکەی 110,000 بەرمیل نەوت بەرهەمهێنێ و لە ئەپیکۆرانیە ئەمە ڕۆژانە نەوتا فرۆشرێت و بە تانکەر و بەوەی کە لە بازاری ڕەشە فرۆشێ ئامادە نەبوون کە بەس تەنها لە داهاتی مانگێکی کە نایەتەوە وەزارەتی دارایی وەزارەتی دارایی نە چاودێری دارایی هیچی ئاگاداری ئەمە نییە کە نزیکەی 700 میلیۆن دلار بەس داهاتی نەوتیمان هەیە ئامادە نەبوون نزیکەی 344 میلیارد دینار دابین کرێ بۆ هێزانەی کە لە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆک و ئەنجومەنی وەزیران و هەمومان بە ئێمەیشەوە بە پەرلەمانتارەکانەوە هەمومانەوە ئێمە هەمومان پێشمەرگەین بەڵام لە حقیقەتان نەمانتوانی ئەو داهاتەی خەڵکی کوردستانەیە بەکاری بێنین بدرێت بە موچەخۆران و هێزانیەکان ئەمە بینیمان بەشێکی لەو تەنەزولاتانی کە ئێستا کراوە بۆ دادگای فیدراڵی باوەڕهێنان یا اعترافکردن بە دادگای فیدراڵی و چوونە تەرەفی ئەوەی کە بینیمان بوونەتە بەشێکی ململانی لە بینی لایەنە سونیەکانە بۆەوەی دڵی چوارچێوەی هەمانگییان لایەنە شیعەکان بەکار بەدەست بێنێ بۆەوەی سەرۆکی حکوومەت یا بەڕێز مەسرور بەرزانی بێتەوە بە سەرۆکی حکوومەت و بینیمان ئێستا هەموو مەلەفی موچەخۆرانی هەرێمی کوردستانە بێت بچێتەوە بەغدا و بێ بچێتەوە بە تەوتینەکەیش کە حیلەیەکی قانونی دۆزراوە بە TBI و سەرپەرشتی هەژماری منەکەکە بە هەمان شێوە ئەمانیان تەسلیم کرد و تەسەوەرەکرد لە چەند مانگی ئایندا 1 بۆ 2 مانگی ئایندا مەلەفی نەوتەکەش بە هەمان شێوە تەسلیم کرێ و ئەوەی کە ماوەتەوە بەس لاوەچێت بیناکە مابێتەوە بەس تەنها لە پێناوەی کە لە پۆستی لە سەر کورسەکەی خۆی بمێنێتەوە کە دەسەڵاتێکی ئەو توی نەماوە شەرعێتیشی لە حقیقەتە ئێمە 2 ساڵە بەسەر شەرعێتی کە خەڵک دابووی بە ئێمە تێپەڕیوە و ئێستا دامەزراوە حکومڕانیەکانی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی هەرێمیشەوە سەرۆکی حکوومەتیشەوە لەژێر پرسیاری جددیدا بۆ مۆزوعی شەرعێدان بۆیە هەر کارێک لەم کارانە بکات بڕوا ناکەم دادێکی وای بدات ئەم جارە ئەو نێبوو کە بۆ منە 2010 بینیمان هەندێک لایەنی بەکڕین بێ بە فشار بێ بە زەخت بێ بە کۆمەڵک مەساڵحی کورسی و وەزارەتەکان بێت بەبێ یەکێتی توانی حکوومەتەکەت تەشکیلکە و کورسی بێڵێ ئەمە کۆتایی ئەو سەردەمەیە کۆتایی ئەو سەردەمەیە باشە کاک سەرکۆ گەرە هەڵبژاردن لە بانکی نوێیان لە مانچی دەیە بکرێت پارتی دیموکراتی کوردستان نتوانێت بەتەنیا حکوومەت پێک بێنێ پێتوانیە ئەو دۆخە زۆر دوور و درێژە بێت تا حکوومەت پێک دێت ئەم جارە ئەوەی کە ئێوە باسیەکەن ڕاستکردنەوەی ڕێڕە و ڕاستکردنەوەی ڕێڕە بۆ شوێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ناکرێت هەموو خەڵکە زانێ پارتی دیموکراتی کوردستان ئەمە شەڕی ئاخر بەڵێ کۆتا سەنگەرێتی کایکات ئەوە بکەنەی بۆ نمونە هەموو ڕێگایەک و هەموو تەنەزولاتی کرد بۆی هەڵبژاردن تاخیرکرێ لاوەچێ ئێسش هەموو ڕێگایەک بکرێ هەر هەڵبژاردن دەکرێت چونکە نەتیجەیەک دەستکەوتووە بەیانی ئەمە ڕوونە لە لای هەموو هاوڵاتیان و لای ئەوەی کە تۆزێک لە بواری سیاست و حکومڕانی چاودێری سیاسی بێت
تێگات کە ئەو سەردەمە ئەبێت ئەم حکوومەتە بە شێوازێک پێک بێت نوێنەرایەتی حەقیقی خەڵکی کوردستان کە هەر لایەنێکیش بەشدارە بێت لە حکومڕانی ئەبێ هاوبەشێکی ڕاستەقینە بێت یعنی شەراکەتی حکومڕانیە بێ نەک بەشداری حکوومەت بە وەزیرێکەوە بەوەی کە بەس سافی وەزارەتێک لایەنێک بەشداری پێ بکایان دوور بکەوێتەوە لە مەبادی حیزبیەکەی ینی گوێڕاڵی حیزبەکە نەبێ و حیزبەکەش خۆی لە پێناوی چی ئاچێتە حکومڕانی لە پێناوی بتوانێت خزمەتی کۆمەڵانی خەڵکاوە لە ڕێگەی و بەرنامەوە بۆیە بە بڕای ئێمە ئەگەر درێژیش بخایێنێت ئەمە ئاخیر تەسەورەکەم کۆتا شەڕیانە کۆتا شەڕیان تا ڕۆژی هەڵبژاردنە کە نەتیجە دەرکەوت ئیجبارە بن لەگەڵ واقعی ئێستایی پێت وایە زۆر مەلەف تەسلیم کراوە بەڵام بە بێدەنجی زۆر زۆر بە نەرمی بەنەوتەوە ئەوەی کە ئەو مەلەفانەی کە بۆ نمونە بە بەرامبەر بەلایەنە ڕکابەرەکان بەکاریانن ئێوە ئەچن ئەتانەوێت موچە خۆرام بچێتە ئێوە و هەرێمی کوردستان بەس موچە دابشکە ئێمەیان بۆ منە لایکێتیان بۆ تاوانبارە کرد بۆچی ئەوە شەڕەکەن تازە ئەخیر دەدوانی سەرۆکی حکوومەت ئەوە بوو هەڵێ هەندێک لایەن ئەیانویست پارچەی دروستکەن سوپاس بۆ خوا ئێمە موچەمان جێڕایەوە دەستکەوتەکە لەوایە کە خۆی ئەم ڕکابەرەکەی نەیکردووە خۆی کردوێتی ئەمەی کە ئێمە داوامانە کرد 4 ساڵی ڕێکە ئێمە داواکەین کە چەقی پەیوەندیەکانی ئێمە بەغداد بێت نەک ئەنقەرە و تاران بێت ئێمە وتمانە پێویستەکات لەگەڵ بەغدادا ڕێ بکەین بوجە بێ معقول ئێمە لە 2014ەوە بوجەمان نەبووە بەس ئێستا کە هەموو شتەکانمان تەسلیم کردووە بەغال لێمان قوبوڵ ناکە بێ مانگانە هەفتانە راپۆرتی بدەنێ ئەوەی کە پەرلەمانی کوردستان و خەڵکی کوردستان 13 ساڵە داوایەکات ئێستا لە بەردەم وەزیرێکی دارایی عێراقا هەموو ئەو شتانەی کە نانەکرد بۆ خەڵکەکەی خۆی بۆ پەرلەمانەکەی خۆی بۆ هاوڵاتیانی خۆیان چونەتە ژێربار ئەوانەی کە خەڵکیان تاوانبارە کرد بەوەی کە نابێت ئێمە هێزە ئەمنیەکان بکەینە ململانێ و ئەمانە بێت بە جیاواز مامەڵیان کرێت دەرکەوت ئەمە بۆ لابردنی بندیوارەکانە کە خەڵکێکی زۆر دەردەدار بوو بەدەست بندیوارەوە 240,000 گەنجمانە ئێمە تاین نەبووە بەڵام لە حیزب و لەو شوێنانەی حیزبەکانەوە ئەمان بینی خەڵک داوامی ناکرد و موچەی وەرەگرت ئەمە کۆتایی پێات و خۆیان بە هێواشی تەسلیم بوون مەڵەفی نەوتی بە هەمان شێواز خۆیان تەسلیم بوون بە بڕیارەکانی دادگای فیدراڵی یەکەم جار ڕەفزیانە کرد بە هەمان شێوە دواتر خۆیان چون لەوێ سکاڵیان تۆمارە کرد ئەمانە هەموو ئەو شتانە بوون کە مامۆسایەکە چوو یا وانەبێژێک یا فەرمانبەرێکە چوو لە بەغا سکاڵایە کرد 100 پیج ڕسمەکەی هێنایە پێشەوە لێداوە ئەیوت ئەمانە نازانم دوول ینی بە زمانی ئێمە نەبێت ئەمانە خیانەتکارن ئەمانە دژی بەرژەوەندی باڵەکان یاریمی کوردستان بەڵام ئێستا خۆیان تەسلیمیان کرد مۆزوعی ئەوەی کە لەگەڵ پێش هەموو لایەنەکان لەگەڵ حەشتی شعبیە کۆبوونیانە کرد یعنی ئەمانە هەموو ساڵی ڕابردوو لە مێدیاوە ڕخنیان پێ لە خەڵکە کرد ئێستا مانگە هەمویان کرد ئەیانوێ پیرۆزیشی بکەن ئەوەی کە خەڵک بۆ خەڵک خیانەت بوو بۆ خۆیان کوردایەتی بێت یعنی ئەمە یەکێکە لە کێشە ئاساسیەکان و ئەبێت بڵێن ئامەنا بالله یعنی ئەبێت اعتراف بکەین بڵێن وڵای بەڕیشی مەردانەی تۆ قەسەم لە حەقیقەت خەڵکی کوردستان زۆر لەوە عاقڵترە واقعەکە بینێ و زاکیرەیشی هەیە و ئەگەر خەڵک شتیشێ بێت ئێستا لە سۆشیال میدیا و لە میدیاوە هەموو شتانە ڕیکۆرد دەکرێت و بووی لێ دێتەوە یعنی ئەمە ئەو کێشەیە بۆیە ئەم قسانە لە خۆی وەرناگیرێت خەڵک چۆن ئەیبینێت خەڵکی ئەمەش کەی دەرەکەوێت ئەو ترسەیە کە نایڵ هەڵبژاردن کرێ خەڵک لە هەڵبژاردنا سەنگی مەحەکە و ئەو لایەنانەی کە بەم شێوازە مامەڵیان کرد و خەڵکی یاریمی کوردستانیان بەم دۆخە هەموارە سەرکۆیەکێتی چێتە هیچ بنافەسە و جەدەلێک لەگەڵ هەندێک وردەهێزی ئستەکە خۆیان تەرشێح کردو بۆ یان باسەکرێن بۆ پەرلەمانی کوردستان یانیێتی سەرقاڵی ئەوە لە حەقیقەتە یەکێتی نیشتیمانی کوردستان ململانەکەی دیارە و بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستانە و هەر لە ئەو لایەنانەیشی کە بۆ نمونە ئایا لە پشتەوە لە ڕێگایەکەوە مەهان بدرێ بۆ یەکێتی سەرقاڵکەن یەکێتی ناچێتە ڕێگەیەکی ڕاست و سەڵاتە مستەقیمێکی وەرگرتووە و لە ڕێڕەوە ڕاستەکارڕوە و بینیمان چەندین گۆڕانکاری گەورە لە ناو حکومڕانیە لە ناو حیزبایەتیە لە ناو یاساکانە لە ناو ئەو جەبەڕوتەی کە پارتی هەیە بۆ هەر قسەیەکێکە دەبووە مەکتەبی سیاسی و لایەنەکانی کە و یەکێتی
یەکسەر قوبوڵی بکردا ئێستا مەرجەکان یەکێتی ئەمە جێبەجێکرێت بۆیە یەکێتی لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان و منافیسی سەرەکی ئێمە و ململانەی سیاسی ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە هەر لایەنێکیش ئەو ئازادی کە یەکێتی لەسەر شانێتی وەکۆی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی کرد ئێمە ئەتوانین بیان پارێزین مەجالیان بدرێتێ بە ئازادانی خۆیان حملەی خۆیان بکەن هەڵبژاردننی خۆیان بکەن و لێرە بارەکەیان هەبێ بە هەموو شێوازێک بەڵام یەکێتی وەکو چۆنەڵی داری بەڕوود لە ڕەگ و ڕیشەی لە ناو خەڵکی کوردستانە هەبووە و بە شێوازێک مامەڵاکە کە خۆی بە خاوەنی هەم هەرێمی کوردستان و ئەم ناوچەی کە ژێنەفوسی یەکێتی نیشتیمانی کوردستانە پارێزگاری لەو لایەنانی شەکە کە دشن بەڵام ناچێتە ململانیەکەوە کە لە بێبەرابەر بێ ینی لە بەرامبەر یەکێتی نەبێ و سەرقاڵیش ناکرێت گە بیانەوێت یەکێتی بەم شێوازە بە ئەمدەخۆ بە شێوەی ئەمێنێتەوە دوای انتخابات کاکسەر بە قەنەعەتی ئێمە مینەکان مبادر ینی باوادیرەکانی دیارە و لە پشت لە ناو تونێلەکەەوە ڕووناکی دیارە و ئەو ڕووناکیە خەڵکی کوردستانەکە بێت بچێتە سندوقەکانی دەنگدان و ئەوانەی کە لە ساڵی 2021 دەنگیان نەداوە یا دەنگیان بە باتڵ داوە بچن ئەم هێزە کە ئێستا مەشخەڵانەکەی بەدەستی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە بە شێوازێکە بە ڕوون و ڕاشکاوە ژووری تاریک نەماوە و کۆبوونەوە تاریکەکان نەماوە و ئەو قسانەی کە سەرۆکی یەکێتی لەسەر شاشە و لە شوێنە گشتیەکانەکە بە هەمان شێوە تونترە لەو شوێنانەی کە بۆ نمونە ئێستازان لە من تێگەن لە مەحافیلەکان ئاکرێت لەوەی کە بینیمان لە زانکۆی ئەمریکیا تونتر لەوەی کە لەسەر بۆ عام قسەی کردووە سەرۆکی یەکێتی قسەی کردو بۆیە یەکێتی شەرمی نەماوە و شەرم ناکات و یەکێتی باوەڕی تەواوی هەیە ئەم شەڕا ئەبێ یەکێتی بیکا و بە یەکێتیش ئەم حکمڕانی ڕاستەکرێتەوە بۆیە باوەڕی تەواو تاوامان هەیە ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان بیانەوێ هاوسەنگی هێز بگەڕێتەوە جارێکی کەیەکێ پارتی دیموکراتی کوردستان ناتوانێت موچە بڕین دەست پێ بکات ناتوانێت بە زۆرینە لە ناو حکومڕانیە بڕیاری ئابووری سربەخۆ بکە کە بووە هۆی داڕمان و داڕزانی سربەخۆی ئابووری هەرێ خەڵکی هاوڵاتیانی کوردستان و گیرفان بڕین و دزینی قوتی خەڵکی هەرێمی کوردستان ئەمانە کۆتایی پێدێ وە گرتن و زیندانیکردنی ڕۆژنامە نووسان کۆتایی پێدێ و ئەوەی کە ئێستا بینیمان یەکێک لەو لایەنانەی کە بۆ نمونە نزیکە لە یەکێتی هێزەکانی هەفتەیەکە زۆربەی لاانگرانی یەکێتی تێیدا فەرماندەوە بسەرن ئەمان زیاتر قسەیان کرد و بینیمان هێز ئەمنیەکانی یەکێتی زۆر بە ئازادانە توانیان فشار بکەن و بارمتە گرانە جیرانەت ئەمە ئەوەیە کە ئەیانەوێت هێزە ئەمنیەکانیش بە شێوازێک ئەم مۆدێلی سیاسەتکردن و بەڕێوەبردنە کاکسەر کۆلەکوێی دنیا مۆدێلی ماوەمەس ئەو هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستانیان خستە قمارەوە ئەو هەموو حکومڕانی هەرێمی کوردستانیان خستە ژێر کاریگەریەوە و ئەوان ئێستا ئامادە نین کوردێک کە پێنج کورسی کورسیەکی هاوپەیمانیە 6 کورسیە ناوە لەگەڵ ئامادە نییە پارێزگارێکی لەگەڵ دابنا پارێزگارێکی کوردابنا بینین ڕێکەوتنێکا لەگەڵ تورکمان و عەرەبە تۆ بە نیازی ئاخر شەڕی خۆی بە بارمتە نەگرتنی هێزەکانی ناوخۆ نەبێ بە بارمتە نەگرتنی هێزەکانی هەفتا و هەشتا نەبێ ئێستا هەڵبژاردنێکی پاک و بێگەر کرێ لە ناو هێزەکانی زێرەفانی و هێزەکانی هەشتا دڵنیان پارتی لە سەدا 20 دەنگەکانیش نایەنێ بەو شێوازەی کە ئەزانن 63 ڕۆژە قوتی ئەمان موچەی ئەمان ژیانی ئەمان خراوەتە بە بارمتە گیراوە بەکارهێنانە کە بۆی ئیجباری لایەنە سیاسیەکان یان حکوومەتی عراقی بکات بۆ ئەوەی موچەکانیان ئەو ئامانجانەی خۆیانیان ئەو پلانانی کە خۆیان هەیە جێبەجێ بکەن و داواکاریەکانی خۆیان جێبەجێکەن لەسەر گیرفانی پێشمەرگەیەکی زێرەفانی پێشمەرگەیەکی بەرگری و فریاکەوتن پێشمەرگەیەکی هێزەکانی هێشتا و هەفتە ئەگەر ئەمە ئازاد کرێ دەنگبال لە ئێستادا ئەگەر یەکێتی لە فەرماندەکانیەوە لە جێگری ڕئیسی حکوومەتەوە بەڕێزکا خوبات کە باسی لەوە کرد کە ئێمە ئامادە بووینە هەموو لیستەکان ئەوەی کە من بزانم لەناو یەکێتیە بە هەموو شێوازێک دەرگا کراوە بوو کە هەموو لیستەکان بنێرێت و هێزە ئەمنیەکان لە بڕۆی یەکێتی دڵنیایە لە هێزەکەی خۆی و دڵنیایە لەوەی کە بندیوار و هێزی بیانی لە ناو هێزەکانیە خەڵکی و ڕۆڵەی خەڵکی هەرێمی کوردستانە لە هێزەکانی هەفتا و لە کۆماندۆ
لە ئاسایشایە و خەڵکێک نییە کە لە دەرەوە هێنرابێت و بەکاربێنرێ بۆ بەشێکی تریا پارچەیەکی تری هەرێمی کوردستان بۆیە یەکێتی لەما ئامادە بووە هەموو داتاکانی تەسلیمی وەزارەتی دارایی کردووە و بە حکوومەتی عێراقیشی ڕاگەاندووە کە ئێمە گرنگە یەک ڕۆژموچەی هێزەکان هێزە ئەمنیەکان دوانەکەوێت گرنگ نییە ئەوە بێ هەندێک بەشیشی تیا هەیە کە پەیوەستە بە ئاسایشی نیشتیمانیەوە وەکو دەستگای ئاسایشە وەکو دەستگای زانیاریە پاراستنە ئەمانە پێویستە کات یعنی احتیفاز بکرێت پێوەی و بەڵام بەدەرلەوە معقول نێت تۆ هێزەکانی هەفتە هێزەکانی پێشتر کارتی دەنگدانەوە دروستە پورا ماڵەکەت ژمارەی درگاکەت حەزەکەی هەندێک جار ئەوەندە بە دوواداچوونەکە نەزانن ئێوارە چیت خواردووە ئێستا چۆن ئەم معلوماتێک نادا کە قوتی ئەو هێزانەیە یعنی بۆیە لە ڕاستیە جگە لە بەبارمتەگرتن و لە عەزیەتدانی ڕۆحی هێزە ئەمنیەکان هیچی لێ سەرکۆ بەردەوامبوونی ئەم جۆرە بەڕێوەبردن و سیاسەتکردنە سیاسەتی کاتدان بەدەم کێشەکانەوە کێشەکان خۆیان حەل بن یان خەڵک بێزار بێت لە کێشەکان سەرنجامی هەرێمی کوردستان بەرەوشێوە ئێمە هیوادار هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر خراپی حکومڕانیە لە حکومڕانیەکی خۆسەپێنی تاکڕەوی بێبیرکردنەوە و بێ ئەوەی پێویستیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێمە ئەبینین لە مۆزوعی داهاتەکانی سلێمانی یەکەم شوێن داهاتێتی سلێمانی داهاتەکانی لە پرۆژەیەکە جێگە کردەوە بە ناوی شەفافێت کە ڕۆژانە و سەعات و مانگانە توانی چی هەبێت ئەمە ئەبینین ئێستا دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی دیپلۆماسی و لە خراپترین دۆخایە لە ڕووی پێک نەهاتنی لایەنەکان و لە ڕێکەوتن لەسەر پرسە چارە نووسازەکان بە هیچ شێوەیەک ڕێک ناکەون حتا لەسەر هەڵبژاردن ڕێک ناکەون حتا لەسەر یاسایەک ڕێک ناکەون لەسەر دابینکردنی موچەی هێزە ئەمنیەکان ڕێک ناکەون لەسەر ناردنە دەرەوەی ڕێکەوتنی کۆمپانیا بیانەکان لەگەڵ بەغداد ڕێک ناکەون لەگەڵ لەسەر مۆزوعی غاز ڕێک ناکەون ئەمانە ئەو دۆخەی حکومڕانیە بەر ینی دەرئەنجامی ئەو حکومڕانیە بۆیە گرنگترین شتەوەیە کە هەڵبژاردن بکرێ و حکوومەتێکی هاوبەشی ڕاستەقینە دروست بێ کۆتایی بەم عقلێتە پۆلیسیە تاکڕەوە خۆسەپێنە بێت و بەرژەوەندیە باڵاکانی هەرێمی کوردستان لە پێش بەرژەوەندیە حیزبی و تاکە شخصیەکان یەکێتی بەچی متمانەیەکەوە ڕوبەڕی هەڵبژاردن بێتەوە کاک سەرکۆ کە ئێوە ئەوەندە ئیسرارەکەن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە باسم کرد یعنی هەر ئەوەی کە ئێمە داوامان کردووە موچەی هێزە ئەمنیەکان لە سلێمانی و لە هێزەکانی هەفتاوە ئامادە بووینە کە هەموو لیسەکان بنێرێ خەمی هێزەکانمانە خەمی ژیانی و وزەرانی پێشمەرگە و ئاسایش و پۆلیسمانەیە ئەمە ئەوەیە کە دڵنیاین لەوەی کە ئەم هێزە پشت لە یەکێتی ناکات لەوەی کە مامۆسایانی ناڕازی لێرە نزیکەی لە 3 مانگ 4 مانگ خۆپیشاندانیانە کرد یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە حکومڕانە با بڵێن جێنفوسێتی بە هەموو شێوازێک هەموو خەمەکان یەکیان حتا لە بەغایش هاوکار و پشتیوان بوونە و ئەمانە هەموو ئەوانن کە ئێمە بە ڕوویەکی سوورەوە توانین بچینە بەردەم خەڵک و داوای دەنگیان لێ بکەین وەیەکێکە لەوەیە کە ئێمە لە ساڵی 2013 داواکەین شەفافیت لە بواری نەوتی هەرێمی کوردستان هەبێت لە پەرلەمانە لە حکوومەتە لە حیزبە ئەمە ئەو شتەیە کە ئەو مەبادیە ئەساسیانەیە کە خەڵک داوایەکە و یەکێک لەو ئەساسیانەی کە ئێستا تانەمان لێ درێڵێ خلایانی کە ئامادە بوو موچە و دابشکاری بکە بەڵێ ئێمە ئامادە بووینە لە پێناوی ئەوەی کە موچەخۆرانی هەرێمی کوردستان 30 ڕۆژ جارێک موچیان بدرێتێ ئامادە بووینە واز لە دەستکەوتە حیزبیەکان و ئەو چۆنەڵێ میکیاژە نەتەوەیەی کە بە درۆ بەکارهێنرێت و هیچ گیرفانی هیچ موچەخۆرێک و مامۆسایەک و پێشمەرگەیەکی کۆن و کەمەندامێکی سەنگەر گەرم ناکاتەوە ئەمانە هیچی اعتیباری نییە ئەو هەنەبوو نەخەباتیان کردووە گەر هەرێمی کوردستان کەوێتە خەتەرەوە بە هەمان شێوە دیفاعەکەن چۆن بینیمان لە کەرکووکە بە هەمان ئەم شێوە کە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکەکەی ئەم هەموو تۆمەتەی کادرایە پاڵی یەکێتی لە هەموو ناوچە جێناوەکانە بوو بە هێزی یەکەم و لە پێش ئەو هێزانەوە بوو کە باسی سربەخۆی مەوزوعی نەتەوایەتیەکی درۆینانەیە کرد ئەمە لەم ڕوانگانەوە لەم دەرەنجامانەی کە ئێمە لە ڕابردووە لەم چەند
لەم 2 ساڵی ڕابردووە بەدەستمان هێناوە و ئەبینین بۆ نمونە لەوانەی کە ئێستا خەڵکی شاری سلێمانی ئەیبینن ئەم بەرنامەی ئێمە لەم شارە ئەبینن کە ئیعمار لەم 2 ساڵات چەندێک چۆتە پێشەوە پرۆژەی ڕێگەوبان و خزمەتگوزاری و تیمی حکوومەتمان چۆن لەم شار بۆ و شار لەم قەزا بۆ قەزا لەم ئیدارە بۆ ئیدارە و هەموو ئەم شانیان خستوتە دەستی حیزب و کۆمپانیاکانی حیزبیان بڕیوە لە بازار و ئەگەر ئەتەوێت ئیش بکەیت پرۆژە بکەیت توانی فەرمو هاوکار بە لە ئاوەدانکردنەوەی ئەم شارە بۆیە ئەوەی کە محافزی سلێمانی پێرێ باسی کردوتی ئێمە هیچمان ناوێت ئابلوقەکەیشتان با لە سەرمان بێت لەسەر ئەم شارە بێت بەڵام دەسەڵات بدرێتەوە بەم شارە بۆی بتوان خزمەت گوزاریکەن بۆیە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕوویەوەی داخۆی کارێکی سەرسەختی موچە خۆران بووینە و لە پەرلەمانی فراکسیۆنەکە یەکێتی شەڕی کرد بۆ موچە بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان و فشارێک کرد لەسەر سەرۆکی حکوومەت و لەسەر تیمی خۆشمان ئێمە هەموو جارێک هەر داخوازەیەکی خەڵکی هەرێمی کوردستانە بۆ گەیاندومانە بەم ڕێگە بەم شێوازە و بەم متمانەیەوە ئەتوانین بچینەوە بەردەم خەڵک و هاوسەنگی هێز بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. زۆر زۆر سپاس بۆ بەڕێستە کوازات دەرخۆی پێنجەمی پەرلەمانی کوردستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خۆتانەکە.